خەڵکی هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە 10 ساڵە بەدەست چەندین قەیرانی دروستکراوی دەسەڵاتەوە دەناڵێنێت، جارێک موچە و جارێک کارەبا و نەوت و غاز. لە دوایین پێشهاتوو قەیرانیشدا نرخی بەنزین بەرزبوونەوەیەکی زۆری بەخۆیەوە بینی. بەردەوامی ئەم قەیرانانەش نیگەرانێکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. قەیران کە لە وڵاتێکا دروستە بێت دوو هۆکاری هەیە. هۆکارێکی ئەوەیە کە وڵاتە لە جەنگا بێ، یا ئەوەیە حەسارێکی نێودەوڵەتی لەسەر وڵاتە بێ، ئەویش ئەوێتە هۆی دروستبوونی قەیران لە وڵاتەیە. بەڵام سوپاس بۆ لە وڵاتی ئێمەیە ئەم دوو شتە هیچی وجودی نییە. نە ئەوەی لە وڵاتمان لە جەنگا بێ، نە ئەوەیە حەسارێکی نێودەوڵەتی خراپ بێت سەر وڵاتمان تا ئەو ئەزمەیە دروست بوو بێ. بۆیە من پێم وایە دروستبوونی ئەم ئەزمانە بەئەنخەستە پلانگێڕیە، یعنی بۆ ئەوەیە خەڵکی و میلەت مەشغوڵکەن بۆ ئەوەی نەپەژێنە سەر کۆمەڵی حقوق و مافی تریانە، چونکە ئەمانە مافی زۆر سەرەتایین. بۆ خۆتان نزانن مەسەلەن ئێساڵی قەیرانی بۆ نمونە بەنزین، ئەوە پەیوەندی بە وەزعی ناوچەکە و کێشەی ئێران و ئەمریکا ئەوە هەیە. ئەی خۆکی قەیرانی ئاو هیچییە. سوئی حکومڕانی لەم هەرێما وای لێ هاتووە مەسەلەن لە سێکتەری پەروەردە کێشەمان هەیە، لە سێکتەری تەندروستیە کێشەمان هەیە، لە ڕێگەوبانە کێشەمان هەیە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمەی ئەیکات ئینتیقامە لە خەڵکی ئەکاتەوە، خەڵکێک کە زۆر ئومێدی مەسەرەن ئومێدی هەڵچنیەوە لەسەر ئەم حکوومەتە. بۆیە ئەبێ حکوومەتی هەرێم ئەگەر خۆشی پێ ناکرێ کۆمەڵی خەڵک پسپۆری نێودەوڵەتی بێنێ بۆی ڕزگاری کا لەم قەیرانە تا بیناقاقەی خەڵک هاتووە. بەڕاستی قەیرانەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونن. موچەی 45 ڕۆژی و نەبوونی خزمەتگوزاری تەنگی بە خەڵکی ئەم هەرێمە هەڵچنیوە. حکوومەت و دەسەڵاتدارانیش بێباکانە چاو لە دۆخی خراپی خەڵکی کوردستان دەکەن. قەیرانەکان دروستکراون ئەگەر کارەبا بۆ نمونە بگری تۆ سەیری کە چەندین بەنداوتەیە، بەڵام لێ ئەفرۆشنە وڵاتان سوتەمەنیە بە هەمان شێوە، ئەگەر لەگەڵ بە ناوەندا ڕێککەون بە دڵنیای سوتەمەنی باشترمان بۆ دێ. موچەیە ئەو جاروایە 2 هەفتە داوای ناردنی 120 ملیارەکەکان مماتەڵەی تیاکە و تاخیرەکە. هەموو ئەمانە پێمان ئەڵێ بەڵێ ئەم دەسەڵاتدارانە خۆیان قەیران دروستەکەن، گەرەکیانە خەڵکو ها مەشغوڵ کەنە قەیرانەکانەوە بیر لەوە نەکاتەوە بڵێ کێ سەرۆکی پەرلەمان و کێ سەرۆکی حکوومەتە، ئەوەندەی بە شوێن پێداویستەکانی ژیانی ڕۆژانەوە ڕابکە بیر لەوە نەکاتەوە دەسەڵاتێکی وەکوتم ینی خۆشگوزەرانی هەبێ، بەس تەنها خەریکی دەردەکانی خۆی بێ. لە کاتێکە ئێمە هەمیشاواڵێم دوژمنانەوە نە ئازاریان داوین حەق نەبوو دەسەڵاتدارانی خۆمان وا بکەن، بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتە دیارە بێ هەستن، نەگینا ئەگەر هەست و شعوریان بێ ئەو ڕزە قافڵەی سیارە وەستاوە لە سرە دڵی هەر ئینسانێکی مرۆڤ دۆست داخورپێنێ، بەڵام بۆ ڕۆژێ لە ڕۆژان بەرپرسێکی دانەچەڵەکان ئەویانە جێگای نیگەرانیە لە ڕاست. لە هەرێمی کوردستان و لە سای دەسەڵات و حکومڕانەکانیەوە قەیرانەکان مافە سەرەتایەکانی هاوڵاتیانن. موچە و بەنزین و ئاو و کارەبا بەشێکی ئەو قەیرانە دروستکراوانن کە هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان بەدەستیەوە دەناڵێنن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.